بۆ نمونە ئەو هۆڵەکەی شڵەژاند دەیگوت ئەم وڵاتە هی ئێمەیە هی کەسانی بیانی نییە تەماشای ناوچاومانی دەکرد و دەیگوت واتە ئێمە بیانی بووین. دەیان ساڵ پێش ئێستا بە هەڵەتێک گەیەندرا بووین لە برا کوردەکانمان کە نکۆڵیمان لە بوونیان دەکرد. بۆیە منیش لەو ساڵانەدا زۆر بەجۆش بووم. هیوادارم ڕۆژێک لە ڕۆژان گوێ لە گۆرانی برا کوردەکانمان بگرین و لە سەروی هەمووشیانەوە خۆم. هەمومان پەشیمان دەبینەوە. هەمومان پەشیمان دەبینەوە لە ڕەفتارەکانی ڕابردوومان لەبەر ئەوەی ئێمە ساڵانێکی زۆر پێمان گوتبوون ئێوە بوونتان نییە. ئێوە بۆتان نییە بە کوردی گۆرانی بڵێن. دەبێت بە تورکی گۆرانی بڵێن. وا بێ ئێمە گوترا بوو. ئێمەش باوەڕمان بەو قسانە کرد بوو بۆیە نکۆڵیمان لە بوونی کورد دەکرد. دوای ئەوە دووبارە هەمان کەس وا بزانم لە کردەوەکانی خۆی تێر نەبوو بوو کاتێک ویسمان بڕۆین یەکسەر دەستی بە وتنەوەی سرودی ساڵی دێم کرد و لە ناکاو هەموو پێکەوە وەک کۆرس دەستیان بە گوتنەوەی سرودەکە کرد. هەموو هەستانە سەر پێ و سرودەکان گوتەوە. کۆمەڵەی مەگەزین شوێنی کەیف و خۆشیە. باشە تێناگەم سرودی ساڵی دێم چ پەیوەندیەکی بەو شوێنەوە هەیە بۆ ئەوەی نەبێتە بێڕێزی بەرامبەر سرودەکە شوێنەکەمان جێنەهێشت لەبەر ئەوەی ئەوەش دەبووە هۆی مشتومڕێکی دیکە. دیمەنێکی زۆر خۆش بوو. ئێمە لە دڵی خۆماندا دەمانگوت هەی قورتان بەسەر کەسانی ناسراوی ئەم وڵاتە لەسەر کەلتورێک کەوتبوونە نێوان ئاڵۆزێکی قوڵەوە جێگای داخە. گوتمان ئەمە بوو کۆڕی هونەرمەندان؟ چۆڵیکان ئەو ڕێگا چۆڵکەن بەڕێز ئەحمەد سواری سیارەکە بە ئارام بندەی ڕێگاکە چۆڵکەن بەردەوام بە بڕۆ تەکسەکە لێرە ناوەستێ بڕۆ. ژمارەیەک پۆلیسی مەدەنی لە هۆڵەکەدا بوون لە بەشی کۆمەڵەکان بوون واتە شەوێکی گرنگی گیانی شۆ بوو. بە گوێرەی یاسای کۆمەڵەکان دەبوایە ئێمە لە بەشی کۆمەڵەکان مۆڵەت وەربگرین. ئەوانیش لەوێ ئامادە بوون. تەنانەت کاتێک ئێمە ئەحمەدکایەمان لە دەرگای دواوە دەرخست ئەوانیش لەوێ بوون بۆ ئەوەی دۆخەکە لەوە خراپتر نەبێت کەسیش هێرشمان بۆ نەکات ئێمە بانگمان کردن. چەکیان پێبوو بەڵام ئێمە بێچەک بووین. بەم شێوەیە هاوکاریان کردین. ئارام بن لە سەخۆ بن. بەردەوام بە بڕۆ تەکسەکە لێرە ناوەستێ بڕۆ. ئارام بن. ڕاوەستە چیەکەی؟ لێم گەڕێن بەرم دەن. بڕۆن دەی بڕۆن. ئەگەر ئێوە بپرسن و بڵێن کەسەکانی دیکە چیان دەکرد ئەو زۆرینەی کە بێدەنگ بوو ئەو ڕۆژەش وەکو ڕۆژی ئەمڕۆ مێشێکیان تاسا بوو. داوا لە هەموو هاوڕە هونەرمەندەکانم دەکەم بۆەوەی بێنە سەرسەکۆ بەیەکەوە گۆرانی وڵاتی من وڵاتێکی جیاوازە بچڕن. ئەگەر ئەو شەوە کەسێک کە دەبوو کە دیر ئینەنەر بێ ڕەها موحتار بێ سەواش ئای بێ یان کەسێکی دیکە بێ بیگوتایە براینە ئەرێ ئێوە چی دەکەن
لەو بڕۆیەدام هەر کەس ئارامتر دەبوو کەسیش بە ڕاستەی سەردارە ئۆرتاش نەدەش و سەبارەت بە گوتنەوەی سرودی دەیەمین ساڵ. بەڵام بەداخەوە ئەو ڕۆژەیەمە سەرۆکێکی وامان پەیدا نەکرد. ئامادەبوانی بەڕێز دەمانەوێ بزانین ڕای بەڕێز تاتلیساس چییە لەبارەی ئەم مەسەلەیەوە؟ جارێکیان من و هاوڕێیەکی ڕۆژنامەنووسم گفتوگۆمان دەکرد. لێی پرسییم ئاخۆنێوان من و ئەو هونەرمەندانەی لە تورکیادا دەژین چۆنە؟ من تەنیا گوتم من نامەوێت بچنە گۆڕەپانەکان و بڵێن ئێمە کوردین، ئێمە شۆڕجێڕین، با دەست لەو شتانە بەردەن. ئاخۆ دەتوانن تەنیا ئەگەر بۆ جارێکیش بێت لە ژوورەکەی خۆشیان دەرگا لەسەر خۆیان دابخەن، لە ئاوێنەوە تەماشای خۆیان بکەن و بە دەنگێکی نزم بڵێن بەڵێ من کوردم. ئەگەر ئەمە بڵێن ئاخۆ چی دەبێت؟ ئاخۆ چی ڕوودەدات؟ لەبەر ئەوەی ڕێوڕسمی خەڵاتکردنەکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەگوازرایەوە، گوتمان با لە تەلەڤیزیۆنەوە تەماشای بکەین و بزانین دوای ئێمە چی قەوماوە. دوو گۆرانی بێژی کورد کە بۆ ڕێوڕسمەکە بانگێش کرابوون لە یەکتر زیز بووبوون و کەسێکیش ئاشتی دەکردنەوە. گۆرانیان دەوت ئێمە تەماشای ڕێوڕسمەکەمان کرد، بەڵام لەو بارەوە زۆر قسەمان نەدەکرد. تەنیا گوتمان ئەوە کەسانێکی چەند سەیرن، تەنیا گوتمان بە کوردی گۆرانی دەڵێن. ئاخۆ چی دەبێ؟ لەبەر ئەوەش ئالۆزێکی وان دروست کرد کە شتەکانیان خستە دۆخێکی واسەیرەوە. دواتریش تەنیا بەهۆی ئەو ئاخەوتنە ئاساییانەوە دادوەرەکان یەک لە دوای یەک دۆسیان لە دژی ئێمە تۆمار کرد و ئەو دۆسیانەش هەر بەردەوام بوو. Bir başkadır memleketi. Hasan şimdi. Sana yazdığım şarkıyı sazımdan söker giderim. Ben ağlayamam bilirsin, yüzümü döker giderim. Köpeklerimden, kuşumdan, yavrumdan cayar giderim. Senden aldığım ne varsa yerine koyar giderim. زۆر شتی بە بنەما و بێبنەما گوتران و نووسران، بەڵام دەرفەتی ئەوەم نەبوو کە پارێزگاری لە خۆم بکەم. من هیچ ڕۆژنامەوانێکم نەبینی لەبری ئەو شتانەی من گوتبووم شتی پێچەوانیان خستە ڕوو نووسیان. میدیاکان لە هیچ و خۆڕایی ڕۆژەڤێکیان بۆ دروست کردین، وەک چۆن بڵێ ئەو ڕۆژەڤە ڕۆژەڤی وڵاتە و دنیا بێت. گەورەترین ڕۆژنامەی ئەو سەردەما لە مانشێتێکی 8 ستونیدا نووسی عیبت کرد چاوەکەم. ڕۆژنامەکانی دیکەش دایانگوت مەگەزینکارە بەڕێزەکان، مرۆڤە خراپەکان. مانشێتەکان بەگشتی هاوشێوەی ئەمە بوون. سەرجەم نووسەر و دەرهێنەرەکانیان بەم شێوەیە ڕەفتاریان دەکرد. بۆیە ئێمەش گوتمان کە ئەوان سیناریۆیەک دەنووسن و بەردەوامیشی دەبێت. ڕێوڕسمی خەڵات داباشکردنەکەدا بەهۆی ئەو قسانەی کردی بە تۆمەتی جیاکاریکردن لە نێوان هەرێم، ئاین، زمان و ڕەگەز و هاندانی خەڵک لەسەر بنەمای دژمنکاری دۆسیە لەسەر ئەحمەدکایە کرایەوە. هەروەها دۆسیەکی دیکەش لە دژی کرایەوە بەوەی لە کۆنفرانسی بەرلین هاوکاری ڕێکخراوی تیرۆریستی پەکەی کردووە. ژمارەیەکی زۆر تەلەفۆن و نامەی هەڕەشە بۆ ماڵمان ڕەوانە دەکرا. بۆ نمونە
سیارەکان دامە بەرفیشەک دواتر ژنێک هەبوو کە ماڵەکان لە تەنیشت ماڵی ئێمە بوو سیارەکانیشمان لێک دەچوو وایان زانی بوو سیارەکەی ئێمە هی ئەوانە بۆیە دراوەتە بەرفیشەک هەروەها ستۆدیۆکانیشمان درایە بەرفیشەک ئەو ڕۆژە ئێمە لێ نەبووین بەڵام هاوکارەکەمان لەوێ بوو ویستیان لە 24 سعاتدا بمانخەنە نێو بازنەیەکی زۆر زۆر ترسناک بەڵێ ویستیان بمانخەنە نێو ئەو بازنەیە کاتێک ئەو ڕۆژە ڕووداوەکە ڕوویدا من دەرهێنەری وەشانی ئیبراهیم تافلیساز بووم من لە وتارەکەی خۆمدا ڕووداوەکەی ئەو شەوەم شەرمەزار کرد لە سەروی هەمووشیانەوە من ڕەخنەم لە هاوکارانی خۆم گرت ئەو کەسانەی کە دەرهێنەر و بەرهەمهێنەر بوون گوتم ئەمە هەڵوێستێکی ڕاست نییە لە بەرامبەر هونەرمەندێک کە بووەتە میوانتان بەتەنیا جێبهێڵدرە لەبەرەوەی ئاماژەی بە بۆچوونی خۆی کردووە ئەمە شتێکی چەوتە من ڕۆژی دواتر بە شێوەیەکی کراوە لە بەرهەمهێنەرێکی ناوداری تورکیاوە هەڕەشەم لێ کراو پێی گوتم تۆ ئەندامی پەکەکەی دیان نا بەهاداترین شت لە دنیادا ئەوەیە کە مرۆڤ لە دژی ناحەقی بوەستێتەوە لە بەرامبەریدا شەڕ بکات ئەو هەوڵدانەیە بۆ ئەوەی کە مرۆڤ دەیەوێت لە وڵاتێکی سەرفراز و ئازاد وەک هاونیشتمانێکی ڕازگۆ بژیت لەو کاتەدا سەرجەم ئەو ڕێکخراوانەی کەوەشانمان بۆیان دەکرد پێشنیارەکانی ئێمەیان سەبارەت بە ئەحمەدکایە ڕەت دەکردەوە لە دۆخی ئەو ڕۆژەدا ئەگەر مرۆڤ نەتوانێ بەرنامەکەی خۆی لە شوێنێک گۆشان بکە هەروەک دەزاندرێ نە ئەحمەدکایە و نە منیش ئێمە دەرەخەتی زمانی خۆمان نەدەهاتین و هەر قسەمان دەکرد ئەگەر من نەتوانم ئەوانە وەشان بکەم ئەوە وەک کەسێکی ترسنۆک دەناسرێم لەبری ئەوەی خەوی ترسناک ببینم نەخەوم باشترە من بە شەڕەفی خۆم سوێن دەخۆم وێڕای هەموو چاواشەکاریەکان تەنیا یەک داواکاریم هەیە ئەو وڵاتە پارچە نەکرێت لە مێژووی ئەم وڵاتەدا قۆناغێک هەیە پێی دەگوترێ 28 شوبات کە ئێستا پێی دەڵێن وەسایەتی سوپا وەسایەتی سەربازی لەو سەردەمەدا ئەو کەسانەی ئیماندار بوون